سڵای خوددا لە هەموو لایە لەو بابەتێ ئەوجارەدا باسی شرۆدینگەر و هاوکێشەکەی و هەروەها پشیلەکەی شرۆدینگەر و هەندێک لەو کێشە لۆژیکیانەی کە لەو بابەتەدا دروست دەبێت. سەرەتا شرۆدینگەر یەکێکە لەو زانانەی کە لە بواری کوانتەمدا کاری کرد و هاوکێشەیەکی داناوە بە ناوی هاوکێشەی شرۆدینگەر. جا ئەنجامی ئەو هاوکێشەیە دەگەینێ بەوەی کە بیر لە تاقیکردنەوەیەکی فکری بکاتەوە کە پێی گوترێ thought experiment، واتە تاقیکردنەوەی فکری لەسەر پشیلەیەک. جا بەر لەوەی بێنە سەر ئەو بابەتە دەمەوێت بە شێوەیەکی سادە باسی هاوکێشەکەی شرۆدینگەر بکەم. طبعا لە ساڵی 1933 بەهۆی ئەوە بوو بە خەڵاتی نۆبڵ، ینی هەموو زانایانەی باسمان کردن لە خەڵاتی نۆبڵیان بردەوە لە بواری کوانتەم، ئەینشتاین و نیلس بۆر و ماکس بۆرن و هەروەها هایزنبێرگ و هەمویان، تەنانەت ماکس پلانش، ینی لە بواری کوانتەمدا زۆر دۆزینەوە کراوە کە ینی ئەو دۆزینەوانەی کە لەو ماوەیەدا کرا لە ماوەی ئەو 20 بۆ 30 ساڵە هەمووی بوونە خاوەن خەڵاتی نۆبڵ بەهۆیەوە، چونکە هەموو ئەنجامەکانی بە شێوەی تاقیکردنەوە دەسەلمێنرا، هەرچەندە تا ئێستاش تەواو ڕوون نییە کوانتەم بۆچی بەو شێوە ئەگەریەیە. هاوکێشەکەی شرۆدینگەر بەو شێوازەیە، ئەوە بریتیە لە کۆمپلێکس نەمبەر، ئەوشان H بار ئەو کۆمپلێکس نەمبەرە وەک لە پێشوودا باسمان کرد. شەپۆل چۆنە شەپۆل؟ ینی بەشێکی موجب و بەشێکی سالبە. پێویستی بە کۆمپلێکس نەمبەر هەیە، واتە ژمارەی خەیاڵی کە ڕەجی سالبێکە. ڕەجی سالبێک چۆن؟ ینی هەر ژمارەیە کە جارانی خۆی بکەی ژمارەیەکی موجب دەدەچێت نەوەکو سالب، واتە ڕەجی سالبێک ناتوانانی وەرگری. ئەوە پێدەوترێت کۆمپلێکس نەمبەر، واتە ژمارەی خەیاڵی، چونکە هەر ژمارەیەکی جارانی ژمارەیەشتر بکەیت نابێتە سالبیەک ڕەگەکەی. بۆ نمونە تۆ ئەگەر بڵێ یەک یان ئەگەر با بڵێن چارمان هەبێت سالب چار، دەبێت سالب دوو جارانی خۆی بکەیەوە. سالب دوو جاران سالب دەکاتە موجب چار، یعنی هەرگیز بە سالب دەرناچێت ئەنجامەکە. جا ئەوە پێدەگوترێت ژمارەی خەیاڵی. ئەوەشیان وەک باسمان کردەوە H بارە بریتێ لەسی لە نەگۆڕی پلانک لەسەر 2 پای، ئەوە نەگۆڕە. ئەوشان دی لەسەر ئەوە دیتیە پێ دەڵێ چی؟ پێ دەڵێ بە جوێرەی کات چەندی گۆڕانکاری بەسەردا ڕوودەدا، با بڵێن ئەو ئەلکترۆنیک کە کاری لەسەر دەکەن. ئەوەشان وەی فەنکشنە، وەی فەنکشن یان با بڵێن شەپۆلی کوانتەمی پێدەگوترێت. ئەوەشان هەملتۆنیان ئۆپەرەیتەری پێدەگوترێت. هەملتۆنیان ئۆپەرەیتەر واتە وەک بڵێ بریتێ لە میکانیکە وزە و جوولە وزە و ماتە وزە. جا شرۆدینگەر ئەو هاوکێشەی چۆن دانا؟ ئەو هاوکێشەی دانا بە تێکەڵکردنی میکانیکە وزە، یاسای پاراستنی وزە، و لەگەڵ وەی فەنکشنی با بڵێن ئەوەی کە ماکس بۆرن باسی کرد کە وتی شوێنی ئەلکترۆن ئەگەریە و ناتوانین شوێنەکەی بزانین تەنها بە شێوەی ئەگەر دەتوانین شوێنەکەی دیاری بکەین، واتە دەکرێت بە ئەگەری زۆرەوە لێرە بێ و ئەگەرێکی زۆر لاوازی هەیەکەوە لێرە بێت. ئەوە با بڵێن زۆر بە سادەیی هاوکێشەکەی شرۆدینگەرە کە چیت پێ دەڵێ؟ پێ دەڵێ وەی فەنکشن، یان ئەو شەپۆڵە کوانتەمیەی کە ئەلکترۆنێک هەم شەپۆڵە هەم تەنۆرکی لە هەمان کاتدا بە جوێرەی کات چۆن گۆڕانکاری بەسەردا دەبێت پێی ئەو وزەی کە هەیەی. واتە پێ دەڵێ چۆنەتی گۆڕانی تەنۆرگەکان بە پێی کات و بە پێی ئەو وزەی کە هەیە لە سیستەمەکەدا، با بڵێن. جا تاقیکردنەوەکەی شرۆدینگەر، تاقیکردنەوە فکریەکەی شرۆدینگەر لە چیەوە دێ؟ طبعا بە جوێری شرۆدینگەر بێ، بە جوێری ئەو هاوکێشانە بێ، ینی هەموو کردارەکانی کوانتەم ئەگەرین، واتە ناتوانین تۆ پێشبینی ڕووداوەکانی نێو کوانتەم بکەی، شوێنی تەنۆرکەکان یاخود با بڵێن شیبنەوە، کارلێکردن و بابەتانە. جا شرۆدینگەر چی بیرۆکەی دەدەنێت؟ ئەگەر ئێمە ئێستا مادەیەکمان هەبێ، مادەیەکی تیشکدەر، ئەو مادە تیشکدەرە لە ماوەی نیو سەعاتدا 150 چی دەبێتەوە؟ واتە دەبێتە تیشک و دەبێتە وزە 150.
ئێمە ناتوانین دیاری بکەین کەوا کام بەشەی مادەکە لە ماوەی ئەو نیو سەعاتەدا شی دەبێتەوە. واتە هیچ کام لە گەردیلەکانی ناتوانین دیاریکەین بڵێن لەو کاتەدا شی دەبێتەوە، بەڵکو لە ماوەی سەعاتێکدا بە تەواوەتی شی دەبێتەوە و لە ماوەی نیو سەعاتدا 150. جا کێشەکە لێرەدایە تۆ ناتوانانی دیاری بکەیت کەوا گەردیلەیەک لە ماوەی نیو سەعاتدا شی دەبێتەوە یاخود شی نابێتەوە، ینی ئەگەری هەیە شی بێتەوە و ئەگەری هەیە شی نەبێتەوە. تەنها ئەوە دەتوانین بزانین کە لە ماوەی نیو سەعاتدا 150 شی دەبێتەوە و لە ماوەی سەعاتێکدا هەمووی شی دەبێتەوە. جا ئەگەر لەو مادەیە تەنها یەک گەردیلە وەرگرین، تەنها یەک گەردیلە، ئەو گەردیلەیە ئەگەری شی بوونەوەی 150 بە ئەگەری شی نەبوونەوەش بە هەمان شێوە 150، واتە 150 بۆ هێشی بێتەوە و 150 بۆ هێشی نەبێتەوە. ئەگەر ئەو گەردیلەیە بخێنە نێو سندوقێکەوە، ئەو گەردیلە لە نێو سندوقێکدا بێ و لە نێو سندوقەکەش وەرگرێکی تیشکمان هەبێ و لەگەڵیدا با بڵێن چەکوشێک هەیە و لێرەشدا مادەیەکی گازی بکوش دانراوە لەگەڵ چی لەگەڵ پشیلەیەکیش لە ناو سندوقەکەدا با بڵێن دانرابێ. ئەو مادەیە 150 بۆ هێشی بێتەوە و 150 بۆ هێشی نەبێتەوە. ئێمە کە لە دەرەوەدا سەیری ئەو نێو سندوقە دەکەین و سەیری با بڵێن پشیلەکە دەکەین، چی دەبینین؟ ینی نەک چی دەبینین، بەڵکو چ ئەگەرێک دیاری دەکەین دەڵێن 150 بۆ هەیە پشیلەکەشی بێتەوە و 150 بۆ هێشی نەبێتەوە. لەبەرچی لەبەرەوەی کە ئەوەشی بەوە تیشک دەداتە ئەو هەستەوەرە، ئەو هەستەوەرەش ئەو چەکوشە بەیش دەخا و ئەو گازەیە پشیلەکە دەکوژێ. بەڵام وەگوتمان ئەوە 150 بۆ هێشی بێتەوە 150 بۆ هێشی نەبێتەوە. واتە لەبەرەوەی دوو حالەتیە کوانتەم بۆیە 150 شی بۆتەوە و 150 شی نەبێتەوە، کەواتە 150 پشیلەکەی کوشتە و 150 نەیکوشتووە. جا شرۆدینگەر دەڵێ چی؟ دەڵێ پشیلەکە لە هەمان کاتدا مردووە و زیندووشە. واتە پێش ئەوەی سەیری بکەین ئەو کاتەی با بڵێن کە سندوقەکە دەکەینەوە دەرگاکەی دەکەینەوە سەیری دەکەین، ئەو زەبوومانێک لا دەبێتەوە کەوا ئەو پشیلە مردووە یاخود زیندووە. طبعا خۆشی ینی شرۆدینگەر ئەو بابەتی قبول نەبوو کە چۆن دەکرێ وابێ، ینی جیهان دوو سیفاتی بێ، دووشتی دژ بەیەک، ینی کە پشیلەیەک هەم مردوو بێ هەمیش زیندوو بێ لە هەمان کاتدا کۆبێتەوە. جا لێرەدا بابەتی فرە گەردوونیەکە دێتە کایەوە، مەنی وۆرد ئینتەرپرتێشن کە هیوی ئێڤرێت پێشکەشی کردووە. ینی پشیلەکە با بڵێن 150 مردووە و 150 زیندووە. هیوی ئێڤرێت دەڵێ چی؟ دەڵێ پشیلەکە لە هەردوو حاڵەتدا واتە هەم مردووە هەمیش زیندووە. ئێمە تەنها یەکێک لە جیهانەکان دەبینین، واتە لە جیهانێک دەبینین پشیلەکەی مردووە و لە جیهانێک تر هەر خودی خۆمان دەبین بە کەسێکی تر دەبینین پشیلەکە مردووە تیایدا. جاوە کێشەیەکی کوانتەمە کە بەهۆی ئەو ئەنجامانەی کە پێی گەیشتن بۆیان دروست دەبێ، ینی پێ دەڵێ ئەوە ئەو تەنۆرکەیە 150 شی بۆ 150 شی نەبێتەوە، کە شی بووە و شی نەبووە ینی پشیلەکەی هەم کوشتووە و هەمیش نەیکوشتووە. چۆن دڵنیا دەبینەوە کە ڕوویداوە یاخود نە؟ ئەو کاتێک کە سەیری دەکەین، چونکە ئەو گوتمان ئەو کاتێک کە سەیری دەکەین شوێنی تەنۆرکە ئەگەری نامێنێ، بەڵکو شوێنەکە شوێنێکی دیاریکرا و یاخود جێگیر دەگرێ و ئەو تەنۆرکەیەش لە حالەتی ئەگەری شیبوونەوە شیبوونەوەدا نامێنێ، بەڵکو دەچێتە حالەتی شیبوونەوە یاخود شی نەبوونەوە، واتە ئەو کاتێک لا دەبێتەوە. واتە هۆشیاری ئێمە یان بینینی ئێمە عەقلی ئێمە کار دەکاتە سەر سیستەمی کوانتەمی. ینی سیستەمی کوانتەمی واتە ئەو سیستەمێک ینی سروشتی گەردیلەیە، هەموو گەردونی لە گەردیلە پێکاتوە، کەواتە ینی بینینی ئێمە کاریگەری لەسەر حالەتی هەموو گەردوندا هەیە. ینی بۆیش هەندێک جارە بابەتەش دێنێتە نێو باسەکە، ینی فریوڵی مرۆڤ، هۆشیاری مرۆڤ کار دەکاتە سەر ئازادی. واتە جیهان حتمی نییە، هەموو ڕووداوەکانی جیهان وەک خۆیان ڕوونادەن، ئەگەری هەیە ڕوو بدە و ئەگەری هەیە ڕوو نەدا. ئەوەش پرسی بابەتی فریوڵ دێنێتە کایەوە، ینی ویستی ئازاد کە نابێ بچمە سەری لە ئێستادا. کێشەی ئەو ئەنجامەی کە شرۆدینگەر پێگەیشتووە لە ڕێی هاوکەشەکانەوە، ئەو تاقیکردنەوە فکریە کە دەیەوێ مەبەستەکانمان تێبگەینە، کێشەکەی ئەوەیە کە کۆبوونەوەی دووشتی دژ بەیەکە لە هەمان کاتدا، چونکە ئێمە یەکێک لە بنەمە عەقلیە
بنەڕەتیەکان یان زەروریەکان ئەوەیە کە دووشتی دژبەیەک لە هەمان کات و شوێندا کۆ نابنەوە، بەڵام بە گوێرەی ئەنجامەکانی کوانتەم بێ کۆ دەبنەوە. یعنی دەکرێت تۆ زیندووبی و مردووبی لە هەمان کاتدا. ئەو شتێکی دژبەیە کە ناکرێت شتێک زیندوو و هەمیش مردوو بێ، یان زیندووە یا خود مردووە. بەڵام کوانتەم ئەو کێشەیەک بۆ دروست دەکات، ینی کێشەیەک بۆ حتا بۆ ئەو لۆژیکەش دروست دەکات کەەوە بنەڕەتەکانی عەقلی ئێمە لەسەر دامەزراوە. جابەر لەوەی بسمە سەر بابەتی لۆژیکەکە و بە تەواتر ڕوونیکەمەوە، بابەتێشتر هەیە دەبێ ڕوونیکەمەوە، ئەویش سپینی ئەلکترۆن، با بڵێن ئەلکترۆنێک خولانەوەی بەو شێوازەیە سپینەکەی بۆ سەرەوەیە، بە پێچەوانەوە بێ با بڵێن سپینەکەی بۆ خوارەوەی، یان زۆر بە سادەی با بڵێن ئەوە جەمسەری سەرەوە و ئەوەشیان جەمسەری خوارەوە. با بۆ شێوازە باسی لێ بکەین. بە جۆرەی کوانتەم چونکە حالەتەکان با بڵێن ئەگەرین، ئەو کاتێک کە ئەلکترۆنێک تۆ سەیری ناکەی لە هەمان کاتدا سپینی بەرەو خوارەوەیە و بەرەو سەرەوەشە، تاوەکو کە سەیرت کرد ئینجا لا دەبێتەوە، یعنی ئاراستەیەک وەردەگرێت سەرەوە یاخود خوارەوە وەردەگرێت. واتە تۆ ناتوانانی شی بنەوە دیاریکەی، ناتوانانی شوێنی ئەلکترۆن دیاریکەی، ناتوانانی سپینەکەی بزانی کە ئاراستەی بۆ سەرەوە یاخود بۆ خوارەوە، هەموو ئەوانە ناتوانانی بزانی تاوەکو ئەو کاتەی کە سەیری دەکەی و بۆ یەکلا دەبێتەوە، نەک ئەنجامەکانی هاوکەشەکان پێت بڵێن، بەڵکو بینین بابەتەکە یەکلایی دەکاتەوە، تۆ تەنها بە شێوەی ئەگەری دەتوانی. جا کێشەی ئەنیشتاینش لەگەڵ هەموو ئەوانە بوو، ینی ناکرێت جیهان بە شێوەی ئەگەری بێ و بە شێوەی با بڵێن هاڕەمەچی بێ و نەتوانی پێشبینی بکەی و تەنها کە ڕووداوەکانت بینی ئەو کات بۆ یەکلا بێتەوە. جا ئیشێک لە کێشەکان ئەوەیە کە ئەنیشتاین دژی بوو ئینتانگلمنتی پێ دەوتری، واتە گیرۆدەیی یاخود بڵێن گیرۆدەیی کوانتەم. زۆر بە سادەیی چیت پێ دەڵێ ئەگەر دوو ئەلکترۆن هاوتا کرابن، ئەوەی چیان سپینی بۆ سەرەوە و یەکیان بۆ خوارەوە، ئەو دوو ئەلکترۆنە ئەگەر لێکیان جیا بکەینەوە ئێمە نازانین کە ئەوە سەرەوەی یاخود خوارەوەی، بە هەمان شێوە ئەوەش سەرەوەیە یاخود خوارەوەی، تاوەکو ئەو کاتەی کە سەیری ئەویان دەکەین، سەیری یەکێکیان دەکەین کە بۆ سەرەوەیە، ڕاستەوخۆ بۆ مادەر دەکەوێت کە ئەوەی تر خوارەوەی، چونکە هەرچەند پێچەوانەیەکن. ئەنیشتاین دەڵێ چی لێرەدا؟ دەڵێ ئەنیشتاین دەڵێ بینینی ئێمە یەکلای ناکاتەوە کەوا ئەو ئەلکترۆنە ینی بۆ سەرەوە بێ یاخود بۆ خوارەوە، بەڵکو خۆی لەوانەیە بۆ سەرەوە بێ، ئەو کات ڕاستەوخۆ دەزانین کەوا ئەو ئەلکترۆنەی تر سپینەکەی بۆ خوارەوە. واتە وەک پەنجەوانەیە تۆ هێشتا نازانی پەنجەوانەکە چییە، ینی دوو تاک پەنجەوانەمان هەیە، یەکیان دەستی چەپە یەکیان دەستی ڕاست. ئەو پەنجەوانەیە تۆ کە کردتەوە بینی دەستی ڕاست لای تۆیە، با بڵێن لە نێو سندوقەکەدا، تەبعاً ئەوەی تر دەستە چەپە کە لە هەر شوێنێک بێ، تاکەکەی تری لە هەر شوێنێک بێ دەستە چەپە. ئەنیشتاین وای لێکدا دەڵێ بەخۆی سپینەکەی دیاری کراوە، نەک سپینەکەی سەرەوە و خوارەوە بێ لە هەمان کاتدا و بینینی ئێمە یەکلای بکاتەوە، بەڵکو دەرێ لەوانەیە سەرەوە بێ و لەوانەشە خوارەوە بێ، نەک لە هەردوو لە یەک کاتدا هەردووشی بێ. بۆیش دەڵێ کە ئێمە بینیمان سەرەوەیە یان بینیمان خوارەوەیە، ئەوەی تر ڕاستەوخۆ ئەگەر ئەوە خوارەوە بێ ئەوەی تر ڕاستەوخۆ سەرەوەیە، ئەگەر بینیمان ئەوە سەرەوەیە ئەوەی تر ڕاستەوخۆ خوارەوەیە. بینینی ئێمە دیاری ناکە. بەڵام تاقیکردنەوەکانی دواتر جا ئەنیشتاین لەگەڵ ئەوەشدا دەڵێ چی؟ دەڵێ ئەگەر ئێمە ئەلکترۆنێک دوو ئەلکترۆن ینی دووریەکی زۆر با بڵێن ساڵێکی ڕووناچی لێک دوورکەینەوە، ئەگەر بینینی ئێمە وا بکە ئەلکترۆنەکە بچێتە سەرەوە، ئەو لە هەمان کاتدا سەرەوە خوارەوە بێ، بینینی ئێمە وا بکە ئەلکترۆن بچێتە سەرەوە، ئەوە یانی لە هەمان کاتدا پێویستە ئەو ئەلکترۆنە زانیاری بۆ ئەوەی تر بگوازێتەوە، ئەوەی تر ببێ بە خوارەوە. جا دەڵێ ئەوە ڕێت ناچێت، چونکە بە ژێرەی تیۆری ڕێژەی ئەنیشتاین هیچ تەنێک ناکرێت هیچ شتێک هیچ زانیاریەک بە خێراتر لە ڕووناچی بگوازرێتەوە. بەڵام ئەگەر ئەوە ساڵێکی ڕووناچی دوور بێ، ئەو ئەلکترۆنەش سەرەوە بێ و خوارەوە بێ لە هەمان کاتدا و بینینی ئێمە یەکلای بکاتەوە لایەک دیاری بکە، واتە یان سەرەوە دیاریکە یان خوارەوە دیاریکە، ئەوە لە هەمان کات و ساتدا ئەو ئەلکترۆنەی تریش ئاراستەکەی پێچەوانە دەبێت. واتەوە ئەگەر لە هەمان کاتدا سەرەوە خوارەوە بوو، بینینی ئێمە وای کرد بێ بە سەرەوە، نازانین دەبێتە سەرەوە یاخود نا، بینینی ئێمە وای کرد بێتە سەرەوە، لە هەمان کاتدا ئەوەی تر دەبێتە خوارەوە، بەبێ ئەوەی هیچ کاتێکی پێ بچێت، ئەگەر دووریەکەی نێوانیان ساڵێکی ڕووناچیش بێ. جا ئەنیشتاین زۆر دژی ئەوە بوو، هەم دژی ئەوە بوو کە
ناتوانین بزانین ئاراستەکەی کام لایە پێش ئەوەی بیبینین، ناتوانین دیاری بکەین. هەمیش دژی ئەوە بوو کە لە هەمان کاتدا ئەو بەو خێراییە چۆن پەیوەندی بە یەکترەوە دەکەن. بەڵام وا بزانم هەر ئالان ئەسپێکت بوو، ئەسپێکت کە ئەوەی سەلماند دوو ئەلکترۆن لە حالەتی دوو سروشتیدان، هەردوو ئەلکترۆنەکە ئەو کاتێکە تۆ یەکیانە دیاری کرد ئەوەی تریش ڕاستەخۆ لەگەڵیدا دیاری دەبێت بۆ خوارەوە. ئەگەر ئەوت بۆ یەکسەر بۆت بوو بە خوارەوە، یەکسەر ئەوەی تە دەبێت بۆ بەسەرەوە. ئەوەشان کێشەیەک بۆ تیۆرەکەی ڕێژەی ئەینشتاین، تیۆری ڕێژەی تایبەت کە دەڵێ هیچ شتێک ناتوانێت لە خێرایی ڕووناکی زیاتر بڕوە، کێشەیەک بۆ ئەو دروست دەبێت کە ئەینشتاین زۆر دژی ئەو بوو. یعنی هەرچەندە خۆشی وەک بڵێ بەگاڵتەکردنەوە پێدەگوت کە چۆن دەکرێت دووری دوو ئەلکترۆن ساڵێکی ڕووناچی بێ ئەوەیان بێتە سەرەوە، یاخود با بڵێن سپینەکەی سەرەوە بوو ئێمە سپینەکەمان گۆڕی کردمان بە خوارەوە، ڕاستەخۆ ئەوەی تر لە هەمان کاتدا بگۆڕێ ببێ بەسەرەوە، ئەو شتە ڕێ تێناچێ. بەڵام ئەنی دەیوت ئەگەر ئەوە قبول بێ ئەوە لە هەمان کاتدا ئەو شتە ڕوو دەدا کە ئەوە دژی هاوکێشەکەی منە، ئەنی دژی تیۆری ڕێژەیی تایبەتە. بەڵام دواتر ئەوە ئالانسپێک ئەوەی سەلمان کە بەڵێ لە هەمان کاتدا پەیوەندی دەکرێت ڕووبدا لە نێو دوو ئەلکترۆندا دوورەکەیان هەر چەندێک بێ. جا هەندێک لە با بڵێن توێژی نوێژدانستەکان پێشبینی ئەوە دەکەن، نازانم تا چەندیش ڕاستە، بەڵام گریمانەی ئەوە دەکەن با بڵێن کە خێرایی پەیوەندیکردنی دوو ئەلکترۆن 10,000 جار زیاترە لە خێرایی ڕووناچی، 10,000 جار زیاترە لە خێرایی ڕووناچی کە 300,000 کیلۆمەترە لە چرکەیەکدا، 10,000 جار لە خێرایی ڕووناچی زیاتر پەیوەندی بە یەکترەوە دەکەن. ئەوە ئەنی ئاسانکاری چیشت بۆ دەکات؟ ئاسانکاری ئەو بۆ دەکات تۆ کەسێک با بڵێن دوو کەس هەرێکە لە هەسارەیەکن، هەسارەی چەند 40 ساڵی ڕووناچی نێوانیانە با بڵێن 40 ساڵی ڕووناچی یان 10 ساڵی ڕووناچی، تۆ لێرە ئەگەر ئەو بەگوێرە ئەو گیرۆدەیە بێ لە هەمان کات و ساتدا دەتوانانی قسە لەگەڵ ئەو کەسە بکەی کە لێرێ، واتە زانیاریەکان لە نێوانتاندا بگوازرێتەوە لە هەمان کات و ساتدا. بەڵام ئەگەر زانیاریەکەت بە خێرایی ڕووناچی بە شەپۆلی تەلەفۆنی بگوازرێتەوە، ئەوە 40 ساڵی پێویستە تاوەکو بگا بەو 40 ساڵی پێویستە تاوەکو بگەڕێتەوە. بەڵام ئەگەر بتوانین ینی ئەوە پەرە بە و بوارە بدەین، ئەو کات دەتوانین لە هەمان کات و ساتدا لە دووری 40 ساڵدا قسە لەگەڵ یەکتر 40 ساڵی ڕووناچی، واتە ڕووناچی بە ئەوی لێرە بگا بێرە 40 ساڵی دەوێت، شەپۆلێکی تەلەفۆنی بۆ ئەوەی دەنگەکەت لێرەوە بگا بێرە 40 ساڵی پێویستە. بەڵام بەگوێرەی ئەوە بێ ئینتانگلمنتی کوانتەم لە هەمان کات و ساتدا زانیاریەکە دەگا. وەک گوتیشمان لەو سپینی سەرەوە یاخود سپین بۆ خوارەوە دووبارە ئەوە ئەلکترۆن لە هەردوو حاڵەتدا لە یەک کاتدا سپینی هەم بۆ سەروی هەم بۆ خوارەوە تاوەکو تۆ دەبیتە بینەری، یان شوێنی ئەلکترۆن لە هەمان کاتدا لە چەند شوێنەکە سوپەرپۆزیشنی پێدەگوترێ تاوەکو تۆ دەیبینی ئینجا شوێنەکە یەکلا دەبێتەوە و شیبوونەوەی ئەو مادەیە بە هەمان شێوە 150 شی بۆتەوە 150 شی نەبێتەوە، واتە هەموو حالەتەکانی کوانتەم دوانەین دوو ئەگەرین تاوەکو هۆشێک سەیریان دەکات، کەسێک سەیریان دەکات. هۆش مەبەستمان لێیە عەقڵ یان با بڵێن کەسایەتی نەفس هەر ناوێکی لێ دەنێ ئاساییت، تاوەکو کەسێک سەیری دەکات ئینجا یەکلا دەبێتەوە. هەر بۆیەش ینی ئەوە 150 شی بۆتەوە شی نەبێتەوە و 150 ئەوە شکاوە و نەشکاوە 150 پشیلەکە مردووە و نەمردووە و تاوەکو تۆ دەیبینی ئینجا سپینەکە یەکلا دەبێتەوە، مردنەکە یاخود نەمردنەکە و شیبوونەوە و شی نەبوونەوەکە شوێنی ئەلکترۆنەکە هەمووت بۆ یەکلا دەبێتەوە. واتە هۆشیاری ئێمە کاریگەری بەسەر جیهانەوە هەیە، هەر وەکو جۆن ویلەر دەڵێ چی دەڵێ ئێمەش بەشدارین، ینی بە زۆرێک دەڵێ بەشدارین لە دروستکردنی یاخود دیاریکردنی ڕووداوەکانی جیهان. لەبەرچی لە لێرەدا پرسی بابەتی ڕۆحش دێتەکەیەوە، چونکە تۆ با بڵێن تەنها مادەی و ئەو پشیلەش مادەیە، هەموو شتەکان مادەن. ئێستا چی وا دەکە ئەو دیاردەیە یەکلا ببێتەوە لە کاتێک هەمووتان کوانتەمین، هەمووتان مادەن و سیستەمی کوانتەمین، هەمووتان شێوە ئەگەرین. ینی جا هەندێک ینی پرسی ئەوە دێنە کە ئەوەکەوە با بڵێن ڕۆحێکی نامادی بوونی هەیە و طبعا لە بەرامبەریشدا وەڵامی تر هەیە نەوەکو هەرەوە وەڵامێکی یەکلاکەرەوە بێ بۆ بابەتەکە. بەڵام خودی شرۆدینگەر بیرۆکەیەکی هەیە
لەو بابەتە دەڵێ بۆ ئەوەی بۆ ئەو پشیلە یەکلا بێتەوە کە زیندووە یاخود مردووە پێویستە من سەیری بکەم کە سەیرم کرد ئینجا یەکلا دەبێتەوە بابڵێن یەکلا دەبێتەوە زیندووە من لێرانە چی شتێک یەکلای دەکاتەوە کەوا زیندوم یاخود مردوو ئەبێ چونکە منیش وەک ئەو پشیلەیە ینی پێکاتەیەکی کوانتەمیم هەیە منیش بە هەمان شێوە چی یەکلای دەکاتەوە کەسێکتر دەبێت سەیری من بکە بۆ یەکلای بکاتەوە خودی ئەو کەسەش دەبێت کەسێکتر سەیری بکە ئەوەشیان بە هەمان شێوە دەبێت کەسێکتر سەیری بکە تاوەکو یەکلا بێتەوە هەتا دوایی بەو شێوازە دەبێت دەڵێ لە کۆتاییدا پێویستە هۆشێک هەبێ با بڵێن لە هەمووان گەورەتر و یاخود بڵێن هۆشێکی ڕەهابێ سەیری هەمووان بکە جا شرۆدینگەر تەمان بڕوای بە ڕۆح هەبووە و بڕوای بە خوداش هەبووە ینی پێی وایە بەبەستی لەوەیە کە خوددا پێویستە سەیری هەموو بوون بکە بۆ ئەوەی بوونی هەبێ و حاڵەتەکان دیاری کراو بن ئەو مەبەستەکەیتە کە ئەوە با بڵێن تێگەشتنی شرۆدینگەرە بۆ ئەو بابەتە خۆی مەرز نییە هەر با بڵێن ئەبێ ئیلا با بڵێن مادەیەکی ڕۆحی بێ سەیری ئەو سیستەمە بکە بە ئەوی یەکلا بێتەوە کە مردووە یا خۆزیندووە هەر هۆکاری کاری تێ بکانی کار و کاردانەوەیەک ڕوو بدە ئەو سیستەمە یەکلا دەبێتەوە بەڵام لەبەرەوە پرسی ڕۆح دێنە نێو بابەتەکە چونکە دەڵێن ئەو سیستەمەی با بڵێن ئەو تەنۆر ئەو مادەیە ئەو سیستەمە کوانتەمیە کە پشیلەکەیە کە سیستەمێکی تر کوانتەم مادەیەکی تری کوانتەمی کاری تێ دەکات ئەوە ئەگەریە ئەو مادەیەش بە هەمان شێوە ئەگەریە ئەوەی تریش کە کار لەو دەکات هەر ئەگەریە پێویستە شتێک هەبێ کە ئەگەری نەبێ وەک خۆیان ینی هەمان سیستەم نەبێ بۆیەش پرسی بابەتی ڕۆح دێنە نێو باسەکەەوە و جگە لەوەش هەندێک تاقیکردنەوە هەن کە پێشبینی ئەومان بۆ دەکات دەربارەی سپینی ئەلکترۆن سپینەکە گوتمان لە هەمان کاتدا بۆ سەرەوەی بۆ خوارەوەی تاوەکو تۆ سەیری دەکەی هەروەک دیارەکانی تریش کە شوێنی ئەلکترۆن دوو شوێنە و ئەوەشی بۆ تۆ هەمشینە بۆ تۆ لە هەمان کاتدا دەڵێ ئەگەر دوو بینەرمان هەبێ ئەوتە دوو هۆش کە سەیری بکەن هەر یەک لەو هۆشانە سپینی ئەلکترۆنەکە بە جۆرێک دەبینین ینی لای ئەوە بۆ سەرەوەی و لای ئەوە بۆ خوارەوەی واتە جیهان لە ڕوانگەی هەر کەسێکەوە جۆرێکە ئەنجامەکان لە ڕوانگەی هەر کەسێکەوە جۆرێکە ینی ئەوەش کێشەیەکی ترە کە بۆ ئێمە دروست دەکە واتە ئەو حەقیقەتەی ئێمە پێما وایە دەیبینینەوە تەنها لە ڕوانگەی خۆمانەوەیە نەوەکو بەڕەهایی ئەوە حەقیقەتەکە بێ وەک ئەو بابەتە وایە کە با بڵێن ئێمە ژمارەیەکمان هەیە بۆ شێوازەیە ئەگەر لەسەرەوە ڕاستەیری بکەی ئەوە شەشە بەڵام ئەگەر پێچوانێکەوە ئەوە نوێ ینی لە ڕوانگەی هەر کەسێکەوە جیهان بە جۆرێکە ڕوانگەی کەسێکەوە نوێ لە ڕوانگەی کەسێکی ترەوە شەشە کوانتەمیش ئەوە ئەوت پێ دەڵێ ینی دەڵێ ئەو حەقیقەتەی تۆ دەیبینی ڕێژەیە ئەوانەوە یەکێک لە تاقیکردنەوەکانە پێشبینی ئەو بابەتە دەکات لەوانە ژار بۆیە بێ هەر مرۆڤەکان دەبینی هەمووی لەسەر بیرۆکێکدا کۆگنین هەرێکەوە بیرۆکێکیان هەیە چونکە ئەگەر خۆشیان بریتی بن لە سیستەمێکی کوانتەمی یاخود بە شێوەی کوانتەمی مێشتیان کار بکە ینی ئەو شتانەی کە دەیبینن بە شێوەی جیاواز دەیبینن بە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت یاخود هەرێکە و بەلایەوە ڕووداوەکان و حەقیقەت بە جۆرێکە ئێستا بێمە سەر بابەتی لۆژیک ئەو پێشانەی کە لۆژیک دروستی دەکەن بنەما سەرەکیەکانی با بڵێن بنەما عەقلەکان لە لۆژیکدا چییە لە لۆژیکدا ئەوەیە یەکەمیان بنەمای نازنامەییە بنەمای نازنامەیی ئەوەیە با بڵێن تۆ هەمیشە تۆی ینی هیچ شتێکی تر ناکرێ ببێ بە تۆ یان شوێنی تۆ بگرێتەوە ینی ئەگەر کەسێک هەرچی لێ بکەین و هەموو شکلێکی تۆی پێ ببەخشین و هەموو شتێکی تۆی پێ بدەین وەک تۆ بێ هەرگیز نابێتە ئەو کەسەی کەوا تۆی تۆ هەر خۆت دەمێنیەوە هیچ شتێک ناتوانێت ببێتە با بڵێن دەتوانێت بێ بە جێگرەوە جێی تۆ بگرێتەوە بەڵام نەک ببێ بە خودی خۆت ئەوە یەکێک لە بنەماکانە بنەمای دووەم ئەوەیە کە هەموو گەورەترە لە باش واتە ئەگەر مادەیەک پێک هاتبێت لە 5 پارچە ئەوە 5 پارچە بێکەوە گەورەترە لە یەک پارچەکانی ناکرێت ئەو بەشە گەورەتر بێ لە هەمووی واتە بەش گەورەتر بێ لە هەموو بەڵکو هەمیشە هەموو بەشەکە گەورەترە هەمووی بێکەوە گەورەترە لە بەشێکی و سێمیش ئەوەیە کە پێ دەڵێ دووشتی دژبەیەک لە هەمان کات و شوێندا کۆنابنەوە ئەوەیەک لە بنەما با بڵێن بنەڕەتەکانی عەقڵە یان بنەما لۆژیکەکان دووشتی دژبەیەک لە هەمان کات شوێندا کۆنابن ناکرێت تۆ لە هەمان کاتدا مردووبی زیندووبی
ناکرێتەوە هەبی و نەبی، لەوێ بی و لەوێژ نەبی، چووبی و نەرچووبی، ئەو شتانە ڕێتی ناچێت، دوشتی دش بەیەکن لە هەمان کات شوێندا کۆ نابنەوە. و چوارەمیش ئەوەیە، نازانم بە کوردێکە بەس دەبچیت پێدەگوترێ، بەڵام بۆ هەموو با بڵێن دیاردەیە کە ڕوودەدا بەڵێ و نەخێرمان هەیە، یان بەڵەیە یاخود نەخێرە، یان ڕوویداوە یان ڕووی نەداوە. لە نێوان بەڵێ و نەخێردا شتێشترمان نییە، ئەنی ناکرێت دووبارە بڵێ بەڵێ ڕوویدا و نەخێر ڕووشی نەداوە، بەڵێ و نەخێر بێکەوە نابێ، وەڵکو یان بەڵێ یاخود نەخێرە یانش نازانمە، کە دەڵێ نازانم واتە نازانم بەڵێ یان نەخێرە، نەک نازانم بۆ خۆی شتێشتر بێ، کە ئەوشان هەر لە بنەمای کۆبوونەوە دژبەیەکەوە نزیکە. و پێنجەمیش تاوان هەمووانش لەسەر ئەو کۆبنین، پێنجەمی ئێستای هۆکارێتیە، هۆکارێتی پێ دەڵێ بۆ هەموو ڕووداوێک هۆکارێکیە. جا کێشەی کوانتەم لێرەدا چییە؟ لێرەدا کێشەی کوانتەم ئەوەیە کە یەکەم گوتمان هیچ شتێک ناکرێ ببێ بە تۆ لە هەمە با بڵێن یان جێگرۆی تۆ بێ، بەڵام ئێمە سوپەر پۆزیشنمان هەیە، سوپەر پۆزیشن کە پێ دەڵێ تەنۆڵکیەک لە هەمان کاتدا لە دوو شوێنە، ئەو کامیان تەنۆڵکە ڕاستەقینەکە. لێرەدا ئەو پرسیارە دروست دەبێت، ئایا ئەوە ڕاستەقینەکەیان ئەوە لە کاتێکداوە دوانن دوو تەنۆڵکە نەوەکو یەک، ئەو پرسیارێکە بۆ ئەو بابەتە دروست دەبێت، یعنی کوانتەم ڕوبەڕووی لۆژیکی دەکاتەوە. دووەم ئەوەیە کە با بڵێن هایدرۆجینێک یاخود هیلیۆمێک کە لە دوو نیوترۆن و دوو پرۆتۆن پێکاتەوە، هەر یەکە لەوانە بە تەنها کۆیان بکەوە بارستاییان زیاترە لەوەی هەر سواری بەیەکەوە بێ، واتە وەک ئەوە وایە بڵێ بەشەکانی گەورەترە لە هەمووی. ئەوش پرسیارێکی ترە کە کوانتەم ینی کێشەیەکی ترە دروستی دەکات. بنەمای سێم کۆبوونەوەی دژبەیەک وەک لە پێشودا باسمان کرد، ینی بە ژێرەی کوانتەم بێ دەکرێت پشیلەکە هەم زیندوو بێ و هەمیش مردوو بێ لە هەمان کاتدا. ئەوش کۆبوونەوەی دوو تایبەتمەندی دژبەیەکە، واتە وای داینە ڕووداوێک ڕوویدا و کەسێکی لەنێو ڕووداوەکەیە، ئەو کەسە هەم مردووە هەمیش زیندووە لە هەمان کاتدا، تاوەکو تۆ دەچی دەبینی کە ئایا مردووە یاخود زیندووە. ئەوە کێشەیەکی ترە کە بۆ چی دروست دەبێت بۆ عەقڵ، ئەو بنەما عەقلیانە دەخاتە ژێرگومانەوە. بنەمای چوارەمیش هەر ینی پەیوەندی بۆ هەیە، ینی پشیلەکە بەڵێ مردووە و نەخێر نەش مردووە. بنەمای پێنجەم یاسای هۆکارێتی وەک باسمان کرد، یەکەم تۆ ناتوانانی شوێنی ڕووداوەکان دیاریکە، ینی باڵێن ئەوەی باسمان کرد کە دەبل سل ئەکسپێریمنتەکە کە ئایا ئەلکترۆن بێرە دەکەی یاخود بێرە یاخود بێرە، تۆ ناتوانانی ڕووداوەکان دیاری بکەی تەنها بە شێوەی ئەگەر دەتوانی. دووەمیش تەنۆڵکە خەیاڵیەکان ڤێرچوال پارتیکلەکان لە نەبوونەوە لە نێو بۆشاییدا دێنەبوون، هۆکاریش دیار نییە بووی، ئەوەیە ئەنی پرسی هۆکارێتی دەخاتە ژێرگومانەوە. جا هەر ئەوەشانی هەندێک کەس بەکاری دێنێ بۆ ئەوەی بڵێ هۆکارێتی بوونی نییە و عەقڵ ناتوانێ بزانێ ئەو بابەتانە، بەڵام هەرێک لەوانە وەڵامیان هەیە، ینی دەتوانی وەڵامێک دابنێ، بەڵام هەم ئەوەی کە بەکاری دێنێ کە دەڵێ بنەما عەقلیەکان ڕەت کراوەتەوە هەمیش ئەوەی وەڵام دەداتەوە هەردووشی، ینی وەڵامەکانی 100% نین. بۆ نمونە ئێمە چیمان هەیە، دیاردەی با بڵێن ریکریشن تیۆریمان هەیە، یان وەک محەممەد باسەتایی دەڵێ ئەو دوو شوێنیەی ئەلکترۆن ئەوە بریتە لە چی؟ بریتە لە تیۆری، واتە بە شێوەیەکی تیۆری، نەک لە حەقیقەت و لە واقعدا. هەر کاتێک کە تۆ سەیر دەکەی یەک شوێنە، بەڵام بە شێوەی تیۆری بە شێوەی عەقلی ڕێتە دەچێت لە دوو شوێن بێ، کەواتە ڕاستە لەو عەقلی و کێشە دروست دەکات، بەڵام لە واقعدا ئەو کێشە دروست نابێ. و ئەوەشیان کە هەر یەک لە بەشەکانی هیلیۆم بە تەنها گەورەترن لە هەمووی، وەڵامێک هەیە کە MC22 ئەوەشیان لە هاوکێشەکانی تیۆری ڕێژەیی باسمان کرد کە پێ دەڵێ بەشێک ئەو کاتە یەک دەگرن بەشێک لە مادەکە، بەشێک لە بارستاییەکە ئەو سوارە دەگۆڕێ بۆ وزە، بەڵام ئەوەش دڵنیا نین لێ، دڵنیایی بوونی نییە لێرەدا، لەوەشیان بە هەمان شێوە، ینی بتوانی وەڵامێک بۆ بابەتە دابنی. سێمیشیان پشیلەکە لە هەمان کاتدا هەم زیندووە هەم مردووە، ئەویان ینی وەک محەممەد باسەتایی دەڵێ لە ڕووی تیۆریەوە هەم مردووە هەم زیندووە، نەک لە واقعدا، لە واقعدا شتی وا نادۆزیەوە. و دووەمیش مەنی وۆرد ئینتەرپرێتیشنمان هەیە، فرەگەردوونی پێ دەڵێ پشیلەکە لە جیهانێکدا مردووە و لە جیهانێکی تردا زیندووە، واتە دابەش دەبێت بەسەر هەردوو جیهاندا، هەردووشی بوونی هەیە، بەڵام لە هەمان کات و شوێندا ناواتە هەم مردووە هەمیش زیندووە، بەڵام لە هەمان کات و شوێندا نا، بۆیە دژی ئەو بنەمایە ناوەستێتەوە، واتە فرەگەردوونی ئەو کێشەیە دەتوانێت سەرەسەر بکە. بنەمای چوارەمیش هەر وەک گوتمان چوارەم
کۆبوونەوەی بەڵێو نەخێرە لە هەمان کاتدا کە ڕێی تێناچێ. پێنجەمیش هۆکارێتیە. هۆکارێتی لێرەدا ینی چەند وەڵامێک هەیە بۆ بابەتە. یەکەم ئەوەیە کە هۆکارێتی بوونی هەیە بەڵام زەروری نییە، واتە ینی ڕوودا و هەپێویستە، هۆکار هەپێویستە بۆ ئەوی شتێک ڕوودا، بەڵام زەرور نییە کەوا ڕوودا. واتە ئەگەر ڕووداوێک ڕوودا ئەوە حتمەن هۆکارێک هەیە لە دواویدا، بەڵام مەرز نییە هەموو هۆکارێک ببێتەوەی کاردانەوەیەک. هەندێک جار هۆکار کاردانەوە دروست ناکە، بەڵام ناکرێت کاردانەوە هەبێ بەبێ هۆکار. واتە بە کورتی ئەوت پێ دەڵێن هەموو هۆکارێک کاردانەوەیش لێ دەکەوێتەوە، بەڵام ناکرێت کاردانەوە هەبێ بەبێ هۆکار. و لە هەمان کاتدا زەروریش نییە هەموو هۆکارێک کاردانەوەیەک بخاتەوە. واتە کە کاردانەوە هەبوو هەر پێویستە هۆکار هەبێ، بەڵام ناکرێت کاردانەوە بەبێ هۆکار هەبێ. و ئەگەریش هۆکار هەبوو مەرز نییە کاردانەوە هەبێ. یعنی لێرەدا تەنها پێ دەڵێ هۆکارێتی بە شێوەیەکی گشتی هەیە، بەڵام بە زەروری نییە. بەڵام پێت ناڵێ کەوا ناکرێ هۆکارێتی بوونی هەبێ، ئەو پێت ناڵێ. بەڵام بابەتی فلکچوێشن واتە لەرینەوەی بۆشایی دروست بوون و هات نەبوون و چوونە نەبوونی تەنۆرکەکان، ئەویان تا ئێستا بڕێ کێشەی هەیە. یعنی ئەندێک کەس پێیان وایە ئەوە واتای وایە شت لە هیچەوە بێتە بوون. وەک لە پێشتریشدا باسمان کرد ئەلێکساندەر ڤەلێنکن دەڵێ دەکرێت لە نەبوونەوە کاتی شوێن و مادە و ئەوانەش بێ نەبوون. بەڵام ئەو لەرینەوەیە لە چیدا ڕوودەدا؟ لە نێو بۆشاییدا. بۆشاییش لە چی پێک هاتووە؟ لە کاتی شوێن پێک هاتووە. واتە سپەیس تایم لەو پێک هاتووە. واتە بۆشایی هیچ نییە، ئەوە نییە بڵێ هیچ بێ، بەڵکو بۆشاییش بۆ خودی خۆشتە، بۆشایی شتە و کاتیش بە هەمان شێوەشتە. و وەک ئەلێکساندەر ڤەلێنکن دەڵێ بۆ ئەوەی ئەو لەرینەوەی ڕوودا پێویستمان بە چی هەیە؟ بە ئەنسێرتنتی هایزنبێرگ. واتە پرینسیپلی ئەنسێرتنتیمان دەیەوە، واتە یاسای نادڵنیاییمان دەیە، کەواتە بە گوێرەی هەندێک لێکدانەوە بێ گردوون دەورە دراوە بە کات و شوێن و یاسا. ئەمانە وا دەکەن کەوا تەنۆرکەکان لە نەبوونەوە بێ نەبوون. واتە هۆکارێکی هەیە. جا بە گوێرەی ئەرستۆ بێت ئێمە دوو جۆر هۆکارمان هەیە، هۆکاری ماتیریال کۆز ماتیریال و ئیفیشنت کۆز ماتیریال کۆز. ماتیریال کۆز هۆکارێکی مادی دەبێت هۆکاریشتر. ئیفیشنت کۆز کە ئەوەش با بڵێ فەلسەفەیەکی ئەرستۆیە کە پێی وایە ینی شتێک دەبێتە هۆکاری شتێکی تر کە خودی خۆی نامادیە. ینی ئەوەشمان هەیە. جا کەسێک ڕەتی دەکاتەوە یاخود بڕوای پێ ئەوە بابەتێشترێ، بەڵام ینی ئەو دەتوانی بڵێ بریتێ لە ئیفیشنت کۆز. ینی ئەوانە ئیفیشنت کۆزن، هۆکاری نامادین کەوا دەبنەهۆی چی؟ دەبنەهۆی هاتنەبوونی تەنۆرکەکان و چوونە نەبوونی تەنۆرکەکان لە نێو بۆشاییدا. جا وەگوتمان ئەو کێشانە دروست دەبن، بەڵام لە هەمان کاتدا وەڵامیش بۆ بابەتەکە هەیە. بەڵام هەر ئەو کێشانە و هەمیش وەڵامەکان دڵنیایی نین، واتە هەمووی تەفسیری فەلسەفین نەوەکو زانستی. زانست هێشتانەکە بابەتەکەی یەکلای نەکردێتەوە، واتە یەکلای نەکردەوە کە وەڵامی 100% بۆ ئەو سوپەرپۆزیشن و ئەو با بڵێن دوو ئەگەریانەی کە لە هەمان کاتدا هەن لە کوانتەمدا وەڵامیان چییە. لێرەوەش کۆتایی بە بابەتە دێنین، بابەتەکە درێژتر ناکەینەوە لەوەدا. طبعاً لە کوانتەمدا ریکریشن تیۆری هەموو ئەو بابەتانە وەڵام دەداتەوە کە کاتەکەی درێژ بۆیە نامەوێت لە ئێستادا باسی بکەم. لە بابەتی داهاتوودا هەوڵ دەدەم باشی ریکریشن تیۆری بکەم کە چۆن وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە. داوای لێبوردنم هەیە بۆ هەر هەڵە و کەم و کورتێک و تاوەکو بابەتێکی تر خواتان لەگەڵ.